هەر لەبارەی گۆڕانکاری لە نرخی زێر و داهاتوشی کە بزانین بە چی دەگات ئایا نرخی زێر بەردەوامە بێت لە بەرزبوونەوە بەڵام ئەمە کاتیەوەی کە ئێستا پێگەیشتووە هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز محەممەد عارف زیاتر گفتوگۆکەم کە بەڕێزیان شارەزای بازاڕدارەکان لە سلێمانیەوە ڕاستەخۆ لەگەڵمانە بن. بەڕێز محەممەدەم کاتت باش سلااوت لەبێت. هۆکاری دابەزینی نرخی زێر چییە لە ئێستا لەبەر چی بوو کە لەو ئاراستە خێرا و بەرزبوونەوەی دابەزی؟ خاتون جام لەمە زۆر بە کورتی باسی ئەوە بکەم پێش ئەوەی باسی دابەزینی نرخی زێر بکەین زۆر بە کورتی باسی ئەوە بکەین ئایا بۆچی نرخی زێر بەرز بوویەوە. نرخی زێر سەپاندنی باجی گومرگی وای لە وەبەرهێنەران و بازرگانان کرد کە هەست بە کەشێکی ئارام نەکەن و بە لێشاو هەمووی پەنا ببنە بەر کڕینی زێر بەڕاستی. دواتر ئێمە لە ماوەی ئەم دوو هەفتەیە کە دابەزینێکی بەرچاوی لە نرخەکانی زێرمان لێ دیارە یەکەم هۆکار ئێمە ئەتوانم من بە چەند خاڵێک ڕوونی بکەمەوە. خاڵی یەکەمانەوەیە کە بە پێچەوانی بەرزبوونەوەکەیە بە هەمان شێوە ڕێککەوتن و باشتربوونی پەیوەندی بازرگانیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە تایبەت چین ئەمە وای کرد کە تۆزێک بڵێن کەشێکی ئارامی دروست کردووە بۆ وەبەرهێنەران و بازرگانان کە تۆزێک لە پەناگەی سەلامەت کە مەلادل ئامینە زێرە دوور بکەونەوە و واز لەو پەناگەیە بهێنن. خاڵی دووەممان ئەوە ماوەی هەفتەیەک دوو هەفتەیە ڕێژەی داتاکانی ئەمریکا بۆ نمونە ڕێژەی بێکاریە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و ڕێژەی کار لە ئەمریکا بەرز بۆتەوە. ئەمە ژوای کردووە کە خاڵێکی ترمان بۆ دروست بکات. ئەو خاڵش ئەوەیە متمانە بە ئابووری ئەمریکا و بە دۆلار بەرز بۆتەوە. بۆ نمونە لە ماوەی ئەم هەفتەیە لە سەدا 0.4 نرخی دۆلار بەرز بۆتەوە. ئەمە ژوای کردووە کە نرخی زێر بە شێوەیەک لە شێوەکان داببەزێت. بۆ نمونە خاڵێکی تریشمان هەیە ئەتوانم بڵێم تۆ لە کاتێکە ئەم نرخە بەرزەی زێر حتمما داواکردنی لەسەر کڕینێکی زۆر یەکجار زۆر کراوە کە نرخی زێری لە ماوەی پێشوە برد بۆ 3500 دلار بۆ ئۆنسێک. ئەمە وای کردووە کە بەشێک لە وەبەرهێنەران و بازرگانان ئەو کڕینەیان کە کردووە لە 3500 دلار دەست بکەن بە فرۆشتنی کە دەست ئەکەن بە فرۆشتنی ئەمەش نرخی زێر زەخت لە نرخی زێرەکە کە دای ببەزێنێ. بەڵێ باشە بە گشتی ئەوە هۆکارن و یەک هۆکاری کەش هەیە کە لە بیرمان نەچێت. بەڵێ فەرمو ئەو هۆکاری تریشم پێ بڵێ. بەڵێ یەک هۆکاری کەشێ ئەوش کێشە جیۆپۆلیتیکەکانە لە ئێستا وەک ئەبینین کە لە نێوان رووسیا و ئۆکرانیا کە دانوستان هەیە و گفتوگۆی ئاشتی هەیە. ئەمە ژوای کردووە کە تۆزێک وەبەرهێنەران و بازرگانان بە هەمان شێوە کە تۆزێک هەست بە کەشێکی ئارام بکەن و تۆزێک لە پەناگەی سەلامەت دوور بکەونەوە کە ئەوەش زێرە. باشە کات محەممەد لە ماوەی ڕابردوو بانکە ناوەندیەکان زۆر سەریان کردبووە سەر کڕینی زێر. ئێستا ئەو خواستیان ماوە و کڕینیان ماوە یاخود نا؟ بەڵێ لە ئێستای ئەو خواستیان نەماوە بەهۆی ئەو خاڵانەی کە باسمان کرد. بەڵام ئەگەر باسی دوورمەودا بکەین خواستیان هەر لەسەری هەیە. بەڕاستی من نتوانم ینی با بڵێن بە بۆچوونی من ئەو پێشبینەی کە من بۆ کۆتایی ساڵ ئەیکەم نرخی زێر لە 3500 بۆ 3900 دلار مامەڵی پێوە بکرێت. ئەمە لە کاتێکایە کە خواستی بانکە ناوەندیەکان لەسەر زێر هێشتا هەیە بەڵام تۆزێک کە ئەم خاڵانەمان باس کرد تۆزێک خواستیان کەم بۆ تۆ بەڵام دڵنیا بە وەکو ئەوەی کە مؤشیرەکان بە دیاری ئەخەن هەموو کاتێک بانکە ناوەندیەکان خواستیان لەسەر زێر زۆرە. باشە ئەمەش وە ئەکا بە پشتبەستن بە چی؟ بەڵێ باشە کات محەممەد کەواتە بەم هۆکارانی کە باست کرد هەندێک لەو ئەو هۆکارانە من ئەتوانی بڵێ پێشبینیەکەیت ئەم هۆکارانە بوونەتە هۆی دابەزینێکی کاتی بەڵام لە دوورمەودادا بە گشتی بەرەو ئاراستی بەرزبوونەوە ئاڕوات؟ ڕێک وایە بەزەبت
هەموو دابەزینێکی نرخی زێر بەڕای من هەموو دابەزینێکی نرخی زێر چانسێکە بۆ کڕین بە پشتبەستن بەچی بە پشتبەستن بە ئەوەی کە وەکو باسمان کرد خواستی بانکە ناوەندیەکان لەسەر زێر هەر هەیە و کێشە جیۆپۆلیتیکەکان و ئێمە ئەتوانین و یەک شتی تریش هەیە لاوازبوونی نرخی زێر عەفو لاوازبوونی نرخی دۆلار بە ماوەی ئەم ساڵ بە تایبەت نرخی دۆلار زۆر تۆ لاواز بوو ئەمە ژوان لە نرخی زێرەکە بەرز ببێتەوە و من پێشبینی ئەوە ئەکەم بەڕاستی بە بۆچوونی من لە کۆتایی ساڵ کە ئەڵێم لە 3500 دلار بۆ 3900 دلار بۆ هەر ئۆنسێک مامەڵەی پێوە بکرێت ئەگەر بێت و کێشە جیۆپۆلیتیکەکان ئالۆستر ببێت بەڕاستی 4000 بۆ 4500 دلار مامەڵەی پێوە ئەکرێت بە بۆچوونی من کەواتە پێشبینیەکانی تۆ زۆر لە کۆتایی ساڵ باش لە کۆتایی ساڵە پێشبینیەکان نرخێکی زۆر زیاتری یاوە لەوەی کە چاوەڕێمانە کرد کەواتە کاک محەممەد ئەگەر رووسیا ئۆکرانیا ڕێکەوتن ئەو پێشبینیە بەو ئاراستە بەرزە و بەو نرخە بەرزامێنێتەوە یاخود ناچونکە زۆرێک لە مامەڵەکاران ترسیان لەوە هەیە کە ئێستا ناوێرن لەم کاتە هەرزانەیە بیکڕن مامەڵی پێوە بکەن ئەڵێن ئێگەر رووسیا ئۆکرانیا ڕێکەوتن بەتاکیدنا ئەگەر بێت و ئەوە کووتمان ئەگەر بێت و کێشە جیۆپۆلیتیکەکان ئالۆستر نەبن بەرەو ئاشتی بڕوات بەگشتی بابەتەکە بەرەو ئاشتی بڕوات و ڕێککەوتنی دانوستان و ڕێککەوتنی ئاشتی بکرێت نرخی زێر لە کۆتایی ساڵە ئەتوانین بڵێن بەو ئاستە نابێت 4000 بۆ 4500 دلارۆمانە وەکو ئەگەر ئالۆستر ببێت ئەگاتە 4000 بۆ 4500 دلار بەڵام ئەتوانین وەکو بە بۆچوونی من هەموو دابەزینێک چانسی کڕینە ئەمە وەکو دوورمەودا باسەکەین ینی باسی دوورمەودا ئەەکەم من بەو شێوەیە لە کورتمەوداشە ئەتوانین ینی پێشبینی خۆمان بین و بۆچوونەکانمان باسەکەین بەڵێ بەڕێز محەممەد عارف شارەزای بازاڕەدارایەکان لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ ئێوە